ئەوەی کە بڕیارمان لێدراوە لە ئەنجومەنی وەزیران ئەوەیە کە ئێمە دەرگای ناوەندەکانی خوێندن بۆ قۆناغی 1 هەتاوەکو قۆناغی 11 بۆ تاقیکردنەوەکان بکەینەوە بە گوێرەی ڕێنمایەکانی تەندروستی و بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەمەش مەبەست لێ پاراستنی سەلامەتی جانی قوتابیان و خوێندکارانە لە سەتا 71.9 کۆی وانەکانی قۆناغی 1 هەتاوەکو قۆناغی 11 بنەڕەتی لە ناوەندەکانی خوێندن لەناو کلاسەکان لەناو پۆلەکانە خوێنراوە چونکە ئێمە وەکو وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەر لە دەستپێکی ساڵی خوێندن پلانی ساڵانە و کارنامەی ساڵانەی وەزارەت ڕائگەیە کە ناوەندەکانی خوێندن لە لای ئێمە التیزامی پێوەکەم بە پێ و پلانە ئاڕن بە پێ و پلانەی کە حسابمان کردو و پشۆکانیشمان لێ دەرکردووە ئێمە توانیمانە ئەم ساڵێکی ئیستیقرار بۆ کەرتی پەروەردە هەتا ڕۆژی 25 دوو کەیتر بڕیارماندا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە توانیمانە کە پرۆسی خوێندن بە شێوازێکی ئارام بەڕێوە بەرین و لە ئاستێکی باشیشا بەڕێوە بەرین و بتوانن ناوەندەکانی خوێندن کاری خۆیان بکەن لێرەشەوە لە بەردەم نوێنەرانی خەڵکی کوردستان دەبێ سوپاسێکی بێپایانی مامۆسایانی کوردستان بکەم کە توانیویانە ئەوەی کە پیان بکرێ بۆ خزمەتی قوتابیان و خوێندکارانی ئێمە چ لە ناو قوتابخانەکان کە لە 21 نوێی 2019 قوتابخانەکانی ساڵی خوێندنمان کردوتەوە و چه ئێستاش لە قوتابخانەی ئەلکترۆنی بەردەوامن ڕۆژانە تەفاعولیان لەگەڵ قوتابیان و خوێندکاران هەیە سەرڕای و دۆخەش ئەوانە شیاوی ئەوەن کە سوپاسێک بکرێن و لە بەردەم نوێنەرانی خەڵکی کوردستانە ئیشارەت بە ڕۆڵ و بە ماندووبوونی ئەو پێشمەرگانی بواری پەروەردە بدرێت کە سەرمەشقی ئەو کارن کە ئێستا پرۆسەی پەروەردە بە جۆرێک لە جۆرەکان بەردەوامی هەیە. خاڵێکی دیکە سەبارەت بە قوتابیانی قۆناغی 12 ئامادەیە کە باسمان لێوە کردووە و لەگەڵ جەنابی وەزیری خوێندنی باڵا پێشنیاری موحەدمان لەو بابەتە هەیە و کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیش هەردووکمانی ڕاستپاردووە کە دراسەیەکی ئەو بابەتە بکەین و پاشان پێشنیارەکان بدەینەوە پێم وابێ ئێمە دوێنە تاوارە لە کۆبوونەوە بووین لە ئەنجومەنی وەزیران ئەمڕۆژ لە خزمەت پەرلەمانی کوردستانی ئینشاڵڵا لە سەرەتای هەفتەی ئایندە ئێمە دراسەی خۆمان بە وردی ئەدەینەوە ئەنجومەنی وەزیران و بە زووترین کات بڕیاری یەکلاکەرەوەش لەسەر ئەو پرسادرێ سەبارەت بە ناوەندەکانی خوێندنیش ئێمە ئەو بابەتانەمان دیاری کردو بە دوو فەرمانی وەزاری کە بۆ قوتابیانی قۆناغی 12 پێویستن کە تاقیکردنەوەی وەزاری تیا بدەن کە تاقیکردنەوەی وەزاریش بە پێی ئەو ڕێنمایە تەندروستیانە لە مانگی 6 ساڵی 2020 تاقیکردنەوەکان ئەنجام بدەین. بە کۆی گشتی ئەوە دۆخی کەرتی پەروەردە بوو کە لەو پرزنتێشنە ئێمە خسمانە ڕوو بۆ بەڕێسان بەڵام ئەوەی کە گرنگاوەیە کە پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان و هەروە پرۆسەی خوێندنی باڵاش کە وەکو جەنابی وەزیری خوێندنی باڵا ئاماژەی پێدرا مامەڵەیەکی عەقلانی و دروستی لەگەڵ کراوە. ئێمە نەمانێشتۆ لەسەر کوالەتی خوێندن داوەزێ لە هەندێک لە دەوڵەتەکان لەواچێ ناچار بوو بێتن پەنایان بردوێتە بەرەوەی با هەموو قوتابیان دەربچن بە هەر لە ئێساوە ئەم ساڵی عبور بێ و ساڵی عەدەم ڕسوب بێ ئەوە بێ بەڕاستی ئەمە بۆ ئێمە بۆ هەرێمی کوردستان ئەمە شێوازێکی پەروەردەیی و هەروەها شێوازێکی فێرکاری دروست نییە. ئێمە دەبێت هەم سیاسەتی خۆپارێزی بگرینە بەر هەم دەبێت ڕەچاوی بەرژەوەندی قوتابیان و خوێندکارانی کوردستان بکەین و لەگەڵ ئەوەشدا دەبێت نێڵین کوالەتی خوێندن داوەزێ. بۆیە ئەوەی کە کردومانە لە ناوناوەندەکانی خوێندومانە ئەو زانستە و ئەو بابەتە فێرکاریانە هەبوو بە قوتابیانی کوردستان دراوە ئەوەی کەشی کە پێویست بووە لە ڕێگەی میدیایەکی پەروەردەیی و هەروەها لە ڕێگەی پلاتفۆرمێکە قوتابخانەی ئەلکترۆنیە توانیمانە بەشی زۆری بە قوتابیان و بە خوێندکاران بگەێنین بۆ پاش ئەویش لە ساڵی خوێندنی ئایندە پلانمانە بێت. بەڵام بەڕێزان ئەوەی کە زۆر گرنگە ئێمە تەنها بۆ ئەم ساڵی خوێندن نابێ بیرکەینەوە ئێمە دەبێ بیرکەینەوە ڕێکارەکانمان بە ئاراستەیەک بن ساڵی خوێندنی داهاتوش ئینقاس بکەین چونکە خوا نەخواسە ئەگەر شەپۆلی دووهەمی کۆرۆنا لە پاییز پێمان بگا ئەو کاتە دەرگای ناوەندەکانی خوێندن و زانکۆکان دابخەین لەوا چێ بکەوینە بەردەم دۆخێکەوە کە وەکو ئەمساڵ ئاسان نەبێ بڕیار بدەین تاقیکردنەوە بکەین ئەگەر هیچمان نەخوێن بێن ناتوانین بڕیاری تاقیکردنەوە بدەین لەبەرەوە ئەو پلانەی کە ئێمە دوێنێ تاوتێمان کردووە لە ئەنجومەنی وەزیران هەم بۆ ئەوەیە کە خوێندنی ئەم ساڵ نەفەوتی هەم بۆ ئەوەیە کە تەئمینی خوێندنی ساڵی ئایندەش بکەین کە هەم زوو دەست پێ بکەین و بە جۆرێکیش بێ کە بتوانین خۆمان پارێزین